سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی پێنجشەممە سەرتا سەردێڕی چەند هەواڵ دەست بەسەرکردنی 4 هاوڵایەتی لە شارەکانی شنۆ و دێوڵان ناڕوونی چارەنووسی 2 هاوڵایەتی بەندکراو لە زیندانی نەغەدە گیان لە دەستدانی 3 کەس لە هێرشی پابادی تورکیا لە سلێمانی دەست لە کارکێشانەوەی کرێکارانی کارخانەی فولاد لە ئەنزەلی ناڕزایەتی جوتیارانی جایزان لە ئومیدیە ئەهواز کەمی بنزین لە بنزینخانەکان و ناڕزایەتی خەڵک سەپاندنی سزای زیندان بەس ڕۆژنامەوانێک بە ناوی سەعید شەفیعی شەرمەزارکردنی قەتڵی حکوومەتی محەممەد میر موسەوی لەلایەنێتەوە یەکگرتووەکان کۆبوونەوەی ژنانی ئەفغانستانی لە ئیسپانیا دژ بە تاڵبان درێژەی هەواڵەکان دەست بەسەرکردنی 4 هاوڵایەتی لە شارەکانی شنۆ و دێوڵان ڕۆژی چوارشەممە 4 خەرمانان 3 هاوڵایەتی بە ناوەکانی سیامەند زەنگی لوقمان زەنگی و دیاکۆ عەزیزی خەڵکی شنۆ و شارومەندێکی خەڵکی دێوڵان بە ناوی ماردین باقری لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران بەپێی راپۆرتەکان هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران هێرشیان کردووەتە سەر ماڵی سیامەند و لوقمان زەنگی لە گوندی کانی سوورک و دیاکۆ عەزیزی خەڵکی گوندی بابخاڵاوەی سەربەشاری شنۆ و هەر 3 کەسەکەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە لەلایەکی دیکەوە مێردمنداڵێکی تەمەن 18 ساڵی خەڵکی گوندی سنجیانەی سەربەشارستانی دێوڵان بە ناوی ماردین باقری لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕەفێنران و زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستان نییە ناڕوونی چارەنووسی 2 هاوڵایەتی بەندکراو لە زیندانی نەغەدە بەپێی راپۆرتی کەمپێنی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی چارەنووسی 2 هاوڵایەتی خەڵکی گوندی خۆڕەنگی سەر بە پیرانشار بە ناوەکانی سەلام سوڵتانی و ئەمیر فەقیە لە زیندانی نەغەدە بە ناڕوونی ماوەتەوە ڕۆژی حەڤەی گوڵانی ساڵی 1403 سەلام سوڵتانی و ئەمیر فەقیە لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرماڵەکانیان لە گوندی خۆڕەنگی سەر بە پیرانشار دەست بەسەر و بەمبەستی لێپرسینەوە بۆ گرتوخانەی ئیسلاحاتی ورمێ ڕاگوێزران ئەو دوو شارومەندە لە ماوەی بەندکرانیاندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانیان لەبەردەستان نییە گیان لە دەستدانی 3 کەس لە هێرشی پابادی تورکیا لە سلێمانی ڕۆژی چوارشەممە 4 خەرمانان 3 ئەندامی خێزانێکی خەڵکی پشدەر لە هێرشی پابادی تورکیا بۆ سەر ئۆتۆمبیلەکەیان لە ناوچەی خەلکانی سەر بە پارێزگای سلێمانی گیانیان لەدەستدا بەپێی راپۆرتی میدیاکانی باشووری کوردستان ئۆتۆمبیلێک بە 3 سەرنشینی مەدەنی کە هەر 3 ئەندامی خێزانێک بوون بە ناوەکانی موزەفەر حسێن خدر محەممەد موزەفەر حسێن تەمەن 15 ساڵ و موبین موزەفەر حسێن تەمەن 13 ساڵ لەلایەن پەبادی تورکیاوە کردە ئەکراونەتە ئامانج و هەر 3 سەرنشینەکە گیانیان بەخت کردووە دەست لە کارکێشانەوەی کرێکارانی کارخانەی فولاد لە ئەنزەلی ڕۆژی چوارشەممە 4 خەرمانان کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئەنزەلی لە ناڕزایەتی بەنەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت بەپێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی فولادی ئەنزەلی ماوەی چەند مانگە حەقدەستیان پەرداخت نەکراوە و لە دۆخی خچەختی مەعیشەتیدا دەژین کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست پێدانی داخوازیە دواخراوەکان تەزمینی ئەمنیەتی پیشەیی دابینکردنی بیمەی دەرمانی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بوون کۆبوونەوەی بنەماڵەی کونکوریەکانی زانکۆی فەرهەنگیان لە تاران بنەماڵەی کونکوریەکانی زانکۆی فەرهەنگیان ڕۆژی چوارشەممە 4 خەرمانان لە بەردەم ئەنجومەنی باڵای ئینقلابی فەرهەنگیت لە تاران کۆبوونەوە بنەماڵەی کونکوریەکانی زانکۆی فەرهەنگیان بە کۆبوونەوە لە بەردەم ئەنجومەنی باڵای ئینقلابی فەرهەنگی خوازیاری هەڵوەشاندنەوەی مەرجی تەمەن بۆ بەشداریکردنی تاقیکردنەوەی و زانکۆیی و ڕوونکردنەوەی چارەنووسی پەروەردەی ڕۆڵەکانیان بوو ناڕزایەتی جوتیارانی جایزان لە ئومیدیەی ئەهواز جوتیاران و خاوەن تراکتۆرەکانی بەشی جایزانی سەربەشارستانی ئومیدیە لە پارێزگای خۆزستان ڕۆژی چوارشەممە 4 خەرمانان بەرامبەر بە بڕینی پشکی سوتەمەنی ناڕزایەتیان دەربڕی بە وتەی کەشاوەرزانی ناڕازی دەوڵەت لە ناکاو پشکی گازۆئێلی تراکتۆرەکانیان بڕیوە و ناتوانن بۆ وەرزی چاندنی پاییز و وێنجە هەرزەن و کەنجی بچن و کار و چالاکیەکانیان درێژە پێ بدەن
پێشتری کەژاوەرزانی کرمان، ئیسفەهان، سیستان، بەلوچستان و چەند شارێکی دیکە لە ئازبڕینی پشکی سوتەمەنی ناڕزایەتیان دەربڕیوە. کەمی بنزین لە بەنزینەخانەکان و ناڕزایەتی خەڵک. بەپێی ئەو وێنە ویدیۆیانەی بەدەستمان گەیشتووە، قەیرانی کەمی بنزین لە زۆرێک لە شارەکانی ئێران سەری هەڵداوە و خەڵک چەندین کاتژمێر لە ڕیزدا ڕادەوەستن. هەرچەند بەرپرسانی ڕژیم کەمی بنزینیان بۆ نەگەیشتنی تانکری سوتەمەنی هەڵگرەکان گەڕانەوەتەوە، بەڵام وتەکانی مەسعود پزیشکیان لە ڕۆژانی ڕابردوو نیشانی داوە کە حکوومەت خۆی بۆ گرانکردنی نرخی سوتەمەنی ئامادە دەکات. بە وتەی هاوڵاتیان، بەرپرسانی هەندێک لە ئوستانەکانی ئێران با خەڵکیان ڕاگەیاندووە کە کەمی بنزین بەهۆی سەفەرکردنی خەڵک لە ڕۆژانی پشودانی مانگی سەفەردا بووە و ئەگەر کاری زۆریان نییە سەردانی بنزینخانەکان نەکەن. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێک بە ناوی سەعید شەفیعی. بەپێی راپۆرتی دادبان، سەعید شەفیعی ڕۆژنامەوانی خەڵکی تاران لەلایەن دەزگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە 3 ساڵ و 6 مانگ زیندان سزا درراوە. سەعیدە شەفیعی مانگی خەرمانانی ساڵی 1402 لەلایەن دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان و بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 6 مانگ زیندانی تازیری و قەدەغەی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات محکوم کرابوو. ناوبراو لە پێیجی ئینستاگرامی خۆیدا ڕایگەیاندووە کە ڕۆژی هەینی 16 خەرمانان ڕایخراپی دۆخی تەندروستی بۆ سێهەمین جار ڕەوانەی زیندان دەکرێت. شەرمەزارکردنی قەتڵی حکوومەتی محەممەد میر موسەوی لەلایەن نەتەوەی گرتووەکان. ڕێکخراوی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا قەتڵی حکوومەتی محەممەد میر موسەوی لە ژێر ئەشکەنجەی پۆلیسی کۆماری ئیسلامی شەرمەزار کرد و ڕایگەیاند کە بەدوای شۆڕشی ژینە قەتڵی حکوومەتی بەندکراوان لە زیندانەکانی ئێراندا وەکو ڕەواڵێکی ئاسایی لێهاتووە. مایک پێیج جێگری بەڕێوەبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئەم ڕێکخراوەی نووسیوێتی مردنی میر موسەوی دەرفەتێکە بۆ پزیشکیان بۆ ئەوەی نیشان بدە ئایا ڕێگەیەکیان هەیە بۆ هەڵۆشاندنەوەی پارێزبەندی و لێپرسینەوە لە پۆلیس و هێزە ئەمنیەتیەکان. پێشترش ڕێکخراوی مافی مرۆڤ لە راپۆرتی ساڵانەی خۆی دیار ناڕزایەتی بەرامبەر بە سەرکوتی درەندانە و شڕکردنەوەی سزاکان لە دژی ژنانی دژبەری حیجابی ئیجباری لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەربڕی بوو. لەو راپۆرتەدا جەخ لەوە کراوەتەوە کە ڕێبەرانی کۆماری ئیسلامی پێشیان بە لێکۆڵینەوەی ڕوون سەبارەت بە کەڵبوەرگرتنی بەکرێگیراوانی خامنەیی لە هێزی کوشەندە، ئەشکەنجە و دەستدرێژی سێکسی گرتبوو. دادخوازی معلیمانی فەرەنسا بۆ ئازادی سیسکیل کوهلێر و ژاک پاریس. ژمارەیەک لە معلیمانی فەرەنسا ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان لە بەیاننامەیەکدا ڕوو بە دەوڵەتی ئەو وڵاتە خوازیاری چڕکردنەوەی هەوڵەکانی حکوومەت بۆ ئازادی دوو ئەندامی فدراسیۆنی پەروەردەی نێودەوڵەتی بە ناوەکانی سیسیل کوهلێر و ژاک پاریس بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە سیسیل کوهلێر پاش گەشتکردن بۆ ئێران هاوڕێ لەگەڵ موعەلیمی خانەنشینکراو ژاک پاریس لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون و ئێستا 3 ساڵ بەسەر ئەو کردەوە نایاسایی کۆماری ئیسلامی تێپەڕ دەبێت. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی ئەو دوو چالاکیە سنفیە جۆرێک لە بێ خەیاڵی لەلایەن دەوڵەتی فەرەنسا و کۆمەڵگای معلیمانی ئەو وڵاتە ساز کردووە. حکوومەتی فەرەنسا نابێت لە ئەسپ پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤ بێدەنگ بمێنێت و هیچ هەوڵێک بۆ ڕزگارکردنیان نەدات. ئێمە داوا لە دەوڵەتی فەرەنسا دەکەین بە زووترین کات ئەو دوو شارومەندە بگەڕێنەوە وڵات و بایەق بە تەندروستیەکانیان بدرێت. کۆبوونەوەی ژنانی ئەفغانستانی لە ئیسپانیا دژ بە تاڵبان. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان کۆمەڵێک لە ژنانی ئیسپانیا لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا بە کۆکردنەوەی واژۆ داوایان لە دەوڵەتی ئیسپانیا کرد پرۆسەیەک بۆ دادگایکردنی ڕێبەرانی تاڵبات دەست پێ بکات. ژنانی بەشدار لەو کۆبوونەوەیە هەروەها داوایان لە دادگای نێودەوڵەتی لاها کردووە توندوتیژی تاڵبان لە دژی ژنانی ئەفغانستان وەکو تاوانی دژی مرۆڤایەتی بناسێنن. ئەم هەوڵانە لەلایەن کریستینا مۆنک پێسپۆری زانستە سیاسیەکان دەستی پێکردووە و تا ئێستا توانیویە 1000 واژۆر کۆبکاتەوە. شایانی باسە کە تاڵبان لەم دوایینەدا بە دەرکردنی یاسای نوێ گوشاری بۆ سەر ژنان زیاد کردووە. وا دوایین هەواڵ کۆبوونەوەی بنەماڵەی بارمتە ئیسرائیلیەکانی دەستی حەماس لە تل ئاویو.
ڕۆژی چوارشەممە چواردەی خەرمانان بنەماڵەیە و بارمتە ئیسرائیلیەکان کە جێلی دەستی حەماسن لە بەردەم بارگای پارتی لێکورد لە تل ئاویڤ کۆبوونەوە. بەپێی هەواڵە خۆپیشاندەران بۆ زیادکردنی گوشارەکان بۆ سەر بنیامین نەتانیاهۆ کابینەکەی بە مەبەستی ڕێککەوتنی ئاگربەست لە نێو ئیسرائیل و حەماس و ئازادی دیلەکانی دەستیە و گروپە لە بەردەم دەفتەری حیزبی لیکود لە تل ئاویڤ کۆبوونەتەوە. شایانی باسەکە بە دوای دۆزینەوەی تەرمی 6 بارمەتەی دەستی حەماس لە غەزە خەڵکی ئیسرائیل مانی گشتیان گرتووە و ڕایان گەیاندووە ماوەی 3 ڕۆژە لەسەر شەقامەکان خۆپیشاندان دەکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.